سپاس بۆ خۆی ئەم ساڵ وەک ساڵانی ڕابردوو توانیمان پێداویستی کەلبەل و جولبەرگی بۆ قوتابیانی کەم دەرامەت و بێباو دابین بکەین. ئەم ساڵ سپاس بۆ خۆی خێرخوازێک توانی بۆ سەرجەم قوتابخانەکانی سنووری چواقڕنا بۆ سەرجەم ئەو قوتابیانی کەم دەرامەت و بێباکن جولبەرگیان بۆ دابین بکەین، هەم کابە هەم کراس هەم کەلا هەم چاکەتی سەرەوە بۆ کچانیش عیزیە و کراس و پێڵا و چاکەتی سەرەوەمان دابین کرد. ئەم ساڵش بۆ هۆی نەبوونی موچە و کەم دەرامەتی قەیران دارایی و ئەوانە خێرخوازێک هەستی بەوەی کرد کە فەقیر و کەم دەرامە زۆرە توانای کڕینی جولبەرگی نییە، هەستە بە دابینکردنی بۆ ئێمە داوا لە خێرخوازان دەکەین زیاتر هاوکارمان بێ بۆی منداڵێک تریش بەشداری پێ بکەین و سودمەند بن لە کڕینی جولبەرگ و پێداویستی قوتابخانە. ئێمە وەک مامۆستایانی قوتابخانە بنەڕەتیەکانی چاقوڕنا هەستاوین بە لە ڕێگەی خێرخوازێکەوە هەستاوین بە دابینکردنی جولبەرگی قوتابخانە کە بەڕاستی لە دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازە خی گەورە پاداشی داتەوە کە لەو سەردەمە پڕقەیرانیە بێموچەییەدا ئامادەگی خۆی دەربڕیوە بۆ دابینکردنی جولبەرگی قوتابخانە هەم لە پێڵاوە هەتاوەکو هەموو پێداویستەکانی قوتابخانە بۆ ئەو قوتابیانێک کەم دەرامەتن بۆ سنووری چاقوڕنا بەگشتی بە سەرپەرشتی قوتابخانەی ئالان مامۆستایان قوتابخانەی ئالان لێرە دەستخۆشیمان هەیە بۆ قوتابخانەیە خی گەورە پاداشتی هەموو مامۆستانە بداتەوە، خی گەورە پاداشتی ئەم خێرخوازە بداتەوە، خی گەورە سەرفراز دنیا قیامەتیکە کە لەم قەیران و بێموچەییەدا دەستبارێکی تەواوی بۆ بنەماڵە کەم دەرامەت و بێموچەیی و نەدارەکان کردووە و زۆر سپاسی دەکەین و خی گەورە پاداشتی بداتەوە. سپاس بەخوا ئەم ساڵیش وەکو قوتابخانەی ئالان وەکو ساڵەکانی ڕابردوو توانیمانە کۆمەڵێک جولبەرگ بۆ سەرجەم قوتابخانەکانی چواقوڕنە دابین بکەین. دیارە ئەم پرۆژەیەکی خێرخوازیە ئێمە وەکو مامەسا وەکو کۆمەڵە گەنجیش لەم دەڤەرەدا زۆر دڵخۆشین بۆی کە کۆمەڵێک خێرخوازێکی باشمان هەیە، هەموو ساڵێ سپۆنسەرمان دەکە، هەموو ساڵێ هاوکاریمان دەکا. ئێمەش توانیمانە لە ڕێگەی ئەم خێرخوازە بەڕێزەوە کۆمەڵێک جولبەرگ و پێداویستی قوتابخانە دابینکەین بۆ ئەو قوتابیانی کە کەم دەرامەتن هەژارن، یان ئەوانەی کە دایک و باوکیان نەماوە، یان ئەوانەی کە نەخۆشی دایمیان هەیە. بۆیە ئێمە لێرەوە داوای دوعای بەخێر بۆ ئەو بەڕێزە دەکەین کە توانیوێتی ئەم پرۆسەی گەورەی بەجێ بگێنی. پێداویستیەکانمان وڵای پێکاتووە لە چوار پارچە تەبەن پێڵاوە، چاکەتێکە، کراسێکە لەگەڵ پانتۆڵ بۆ کسانیش حەزیەیە. لەو چوار پارچە پێکاتووە پێداویستەکانمان. سپاسی کەناڵەکەتان دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم، سپاسی ئەو مامۆستا بەڕێزانە دەکەم کە هاوکاری فەقیر و فەقارەت و دەستخۆشی لەو کەنا ئەو کەسەی دەکەم کە هاوکاری تەلەبە بەڕێزانی کردووە گەیستا هەم کەم دەراماتن و کەم دەراماتن و بێمەعاشی و هەیە مەعاشی نییە بێدەستوستانە کاتی مەکتەبە زۆر منداڵ پێویستیان بەو شتانە بوو. من دەستخۆشیان لێ دەکەم، سپاسیان دەکەم، نمونەیان زۆر بێ ئەوەی گەدۆڵەمەندە چاو لە ئەو بازە کەسانە کە یعنی هەمیشە
ئاگایان لە فەقیر و فەقاراتی بێت دەستخۆشییان لێ دەکەم سوپاسیان دەکەم کە منداڵە چاوکەشانە دڵخۆش دەکەن ئەمڕۆ لەو ڕۆژە قەیرانەدا سوپاسی کەناڵەکەی ئەوەش دەکەم کە بە هەموو شتێک هاوکاری فەقیر و فەقاراتین سوپاسی هەموو مامۆستا بەڕێزانەش دەکەم کە بەیەک تەلەبانە هەموو هاوکاریان و پێداویستەکانیان بۆ دابین دەکەن. پارچەیەکیان پێڵاو پارچەیەکیان ئەو چارەکانیە لەگەڵ کراس و عەرزیە بۆ قسەکان کابوو پانتۆڵی